لە ئێستادا ژمارەی تووشبووان بە پەتای ڤایرۆسی کۆرۆنا لە هەرێمی کوردستان لە 3000 حاڵەت نزیک دەبێتەوە. ژمارە و تووشبوانش کە گیانیان لە دەستاوە بۆ ڕێژەی لە 3 بەرز بۆتەوە. بۆ زانیاری زیاتر و دوایین پەرسەندنەکان لەبارەی پەتای کۆرۆناوە بەتایبەت لە شاری هەولێر پامنێرمان عیمران ئەمیر ڕاستەوخۆ وێنەی نەخۆشخانەی ئیماراتی تایبەت بە تووشبوانی کۆرۆنا دەگوازێتەوە و لەگەڵ دکتۆر شاخەوان ئەسعەد بەڕێوەبەری نەخۆشخانەکە کە تایبەت کراوە بە تووشبوانی ئەو پەتایە لەو بارەوە گفتوگویەکی کورت ئەنجام دەدا. فەرموو عیمران. بەڵێ کاکدانا سڵاو لە تۆ لە تەواوی بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام هەروەکو ئاگادارن و ئەمڕۆژ وەزیری تەندروستی ڕایگەیاند ڤایرۆسی کۆڕۆنا ئێستا لە هەرێمی کوردستان زیاد لە حەد گەشەی کردووە و لە نێو تەواوی کۆڵانەکانی هەرێمی کوردستان و وەکو پارێزگاری هەولێریش دڵنیایی دەکاتەوە کە لە نێو تەواوی کۆڵانەکانی شاری هەولێر و کوچە و کۆڵانەکان ڤایرۆسی کۆڕۆنا بوونی هەیە. ئێستا حاڵەتەکان لە چاو مانگی ڕابردوو زۆر زیادی کردووە و ڕێژەی مردنیش لە ناویان زیادی کردووە. هەر بۆیە ژووری ئۆپراسیۆنی بەرەنگاربوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا لە شاری هەولێر ئەمڕۆ چەند بڕیارێکی دەرکرد و گرنگترین بڕیارەکانەوە بوو کە مزگەوتەکان بە تەواوەتی لە شاری هەولێر و دەوروبەری بەداخراوی دەمێننەوە تاوەکو یەکی حەوت واتە لە بەیانیەوە نوێژی هێنی ئەنجام نادرێت و مزگەوتەکان تەنانەت بۆ نوێژی جەماعەتیشدا دەخرێن و شوێنە گشتیەکانی وەکو بازاڕەکانی ئۆتۆمبیل فرۆشتن پێشانگاکانی ئۆتۆمبیل فرۆشتن و بازاڕە میلیەکان و هاوکات بازاڕەکانی باڵندە و ئەمانە شەمووی بە تەواوەتی لە ڕۆژانی هەینی دادەخرێت و هاوکات لە کاژمێر دەی شەو تاوەکو کاژمێر پێنجی بەیانی قەدەغەی ئەو شوێنانە دەکرێت کە شوێنە گشتیەکان و بەتایبەت دوکان و بازاڕ و مارکێتەکان لە شاری هەولێر بەداخراوی دەمێنێنەوە. ئەمە هاوکاتە ئەم بڕیارانە هاوکاتە لەگەڵەوەی کە ڤایرۆسی کۆڕۆنا لە شاری هەولێریش وەکو شاری سلێمانی بەڵکو نزیک لە شاری سلێمانی ئێستا کە حاڵەتەکان زیاد حەدڕادەگەێنرێ بۆیە لە شاری هەولێر دوو نەخۆشخانەی تایبەت بە خەواندنی ڤایرۆسی کۆڕۆنا هەیە کە نەخۆشخانەی ئیماراتیە کە حاڵەتی توشبووی ڤایرۆسی کۆڕۆنا لێرە دەخەوێنرەوە هاوکات لەگەڵ نەخۆشخانەی ڕزگاری منێستا لە نەخۆشخانەی ئیماراتین کە بۆ ڤایرۆسی کۆڕۆنا و توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنا دانراوە. دەمهەوێ زانیاری زیاتر لەسەر ڕەوشێم نەخۆشانە لەگەڵ دکتۆر شاخەوان بەڕێوەبەری نەخۆشخانە بکەم. کاک دکتۆر سوپاس بۆ تۆ کە لەگەڵمان بووی. ئەگەر بیت تۆ ئێرە پێم بڵێ ئێستا ڕەوشی توشبووانمان چۆنە؟ ئەو کاتتان باش پێشەچی هیوای ساغ و سەلامەتی بۆ هەموو لایەک دەخوازین. هیوادارین هەموو لایەک پارێزرابی لەم پەتای ئێستا کە هەموو کوردستانی گرتەوە بەداخەوە. ڕەوشی تەندروستی لە نەخۆشخانەکەمان ئێستا ئێمە ڕۆژانە نەخۆش لە لامان چارەسەر دەکرێت و چا دەبنەوە نەخۆشی نوێشمان بۆ دێ و لە نەفسی کات لە بابرێن نەخۆش دەردەچی و نەخۆش دێتە لامان. لە ئێستادا ڕەوشی زۆربەی نەخۆشەکانمان دەتوانم برێم هەندێک چەند باشن، بەڵام لە ئێستادا ڕەوشی کەمێک لەم نەخۆشانە بەڕاستی باری تەندروستیان ناجێت گیرا. دەتوانم برێن نیشانەکان ئەم جارە تۆزێک بە قۆرسترە وەکو باسمان کرد. دیارە ئەم نەخۆشانە ئەم جار دێن تۆزێک ماندووترن، تۆزێک ئازاریان زیاترە و تایەکانیان بەرزترە و بە مانایەکی تر نیشانەکان زۆر زەقتر و ترسناکتر لەسەر نەخۆشەکانمان بەدیارن ئەم جارە. نەخۆشخانەی ئیماراتی هەر لە سەرەتاوە بۆ توشبوانی ڤایرۆسی کۆڕۆنا دانرا. ئێوە چاودێری نەخۆشانتان دەکرد. ئەوەی ئێستا بەراورد لەگەڵ مانگانی ڕابردوو چییە بە دیاری کراوی؟ کێشەکەیان چییە؟ بۆ دەڵێن قورستر گرتویان هەردووکیان هەر ڤایرۆسی کۆڕۆنا نەبوون؟ هەردووچان هەم ڤایرۆسی ئێمە لە 23 سێوە نەخۆش یەکەم نەخۆش لە لامان خوێندرا وەکو نەخۆشخانە ئیماراتی کەم نەخۆشی یەکەممان ڤایرۆسی کۆڕۆنای هەبوو. هەتا ئێستا هەتا ئەو ماوەی پێش لەوانەیە 2 هەفتە پێش ئێستا و دەتوانم برێم زیاتریش نەخۆشەکان کە دەهاتن زۆربەی بابرێن نیشانەکانیان سوکتر بوو لەم جارە. ئێمە خەڵک هەموو باسی ویان دەکرد کە دەیان کرد ئەگەر هاوین بێ و گەرمادا بێ لەوانەیە ڤایرۆسەکە کۆتایی دێ، بەڵام لە ئێستادا ڤایرۆسەکە بە شتێکی قورستر و بە ئەم جارە بە شتێکی تونتر هاتە پێشەوە. خۆی هەر ڤایرۆسی کۆڕۆنەیە، بەڵام لەوانەیە ڤایرۆسە لەوانەیە گۆڕانکاری لە هەندێک جیناتی خۆی کردی. ئێمە نازان بەڕاستی شتێکی زانستیم پێ لەلانیە توێژینەوەیەکمان نییە ئەمە بتوانین برێن دیای بکەینەوە. ئێستا ئەو نیشانانەی کە ئێستا هەیە هەوکردنی سیەکانە بەڕاستی ئەو نەخۆشەی کە دێت تۆزە کۆکەیەکی بەسیتی هەیە، بەڵام کە ئێمە بابرێن ئەو هەموو پشکنینانە و ئەشیا ئەو شتانەی بۆ دەکەین دەبینین بەڕاستی سیەکانیان هەویان کردیە. من لە 2 ڕۆژی پێش ئێستا 11 نەخۆشم
هەوکردنی سیەکانی هەبوو مشکلە لێرە ئەوەیە ئەو هەوکردنی سیەکان ئێمە پاش ئەو هەموو چارەسەر و ئەم هەموو شتانەی کە لەگەریان دەکەین دەبینە ڕۆژی پاشتر لەوانەیە ئەشیاکان خراپتر بی لە ڕۆژی پێشتر یعنی کە پاش چارەسەر وەرگرتن بۆیە ئێمە دەڵێن ئەو ڤایرۆسە بە شێوەیەکی زۆر تند کوشندەیە بەتایبەت لەسەر سی ئالیس لەسەر سی مرۆڤ پێم بڵێ تەمەنێک ئێستا لە نێو نەخۆشخانەکەی بوونی نەخۆشخانەکەی ئێوە بوونی هەیە لە تەمەنێکەوە هەموو تەمەنێک لە نەخۆشخانەکەمان هەیە تەمەنی زۆر گەورە زۆر بچووک تەمەنی مامناوەند گەنج پیر هەمووی تێدایان لە نەخۆشخانەکەمان هیچ زیاترەوە کرا لە ناوانی کە حاڵەتەکانیان زۆر زیاترە نیشانەکانیان زۆر زیاترە لەوانەی تر بە هەندێک شتەیە لەوانەیە نەخۆشە کە زۆر نەخۆشی هەبی یان نەخۆشی درێژخایانی هەبی لەوانەیە ئەو نەخۆشە کە ڤایرۆسەکەی دەگری کەم نەخۆشە پەتایە دەگری لەوانەیە زۆر باری خورستر بیلەوەی کە نەخۆشە کە گەنجەکە هیچ نەخۆشێکی نییە بەڵام بەداخەوە ئێمە هەندێک لە نەخۆشەکانمان لەم ماوەیە کە نەخۆشی گەنج بوو هیچ نەخۆشیان نەبوو بەس کە هاتن لە لای ئێمە زۆر ماندی و باری تەندروستیان زۆر ناجێگیر بوو یەک لەمانە ئێستا لە نەخۆشخانەی ڕزگاری لە ژێر جیهازی هەناسەدانە و بەداخەوە ئینشاءڵڵا خوای گەورە شیفای بۆ دەنێری و بە زووترین کات چارەسەر بۆیە لە لای ئێمە وەکو ئێستا کە توێژینەوەیەکمان کردوی ئێمە توێژینەوەکان ئەوەی کە لە لامانەوەکو ڕۆژانە کە دەری دەبڕین و یان لیکۆڵنەوەی لەسەر دەکەین لە لای خۆمانەوە هەز دەکەین ئەم جارە ڤایرۆسەکە تۆزێک بەخۆترا دەتوانین برێن ئایا بەرگری لە شی ئینسانەکان من تەسەوەر ناکەم زۆر بەرگری لە شتەکانی ئینسانی مەگۆڕابی مرۆڤەکانی مەگۆڕابی لەو ماوەیە کورتە بۆیە لەوانەیە ڤایرۆسەکە بە شێوەیەکی تونتر بی نیشانەکانی ئەم جارە و زۆریش بەدیار کەوتووە بەڕاستی لەسەر نەخۆشەکان ئێوە تەنها ئەو نەخۆشانە وەردەگرن لە ئیماراتی کە حاڵەتی ئاساییان هەیە خود لای ئێوە هەیە کێشەی هەناسەدانەوە بابەتانەشی هەبێت لە نەخۆشخانەی ئیماراتی ئێمە هەموو نەخۆشێک وەردەگرین بەڵام ئەو نەخۆشەی ئەم نەخۆشانەی کە گەیشتە قۆناغە کە پێویستی بە ئامێری هەناسەدان هەبی ئەمانە نەخۆشخانە دەگوازێتەوە سنتەری هەناسەدان کە لە نەخۆشخانەی ڕزگاریە سنتەری بابرێ هەناسەدانی دەستکرد لەوەیە بۆیە دەگوازێتەوە لەو هەفتەی پێش ئێستا پێش و ئێمە تقریبا زیاتر لە 6 نەخۆشمان لە نەخۆشخانەکەمان گواستەوە بۆ نەخۆشخانەی ڕزگاری بۆ ئەم سنتەرە بابرێن بۆ ئامێری هەناسەدان بابرێ ئامێری هەناسەدان وەرگن و بەداخەوە هەندێک لەمانەش کۆچی دواییان کرد گیان لە دەستدان لە نەخۆشخانەکەیەوە تۆمارکراوە بەڵێ لە نەخۆشخانەیمە یەک جان لە دەستدان تۆمارکراوە بەڵام ئەو نەخۆشانەی کە لە ڕزگاری جانیان لە دەستدا لەو سەنتەرێدا زۆربەی نەخۆشی ئێمە بوون پاشەوەی کە لێرە هیچ چارەسەرێک نەما بۆی نەکەین و کە نەگەیشتە هیچ نەتیجەیەک پاشەوەی کە پێویستی بە ئامێری هەناسەدان بوو گوازرانەوە بۆ نەخۆشخانە ڕزگاری لەوێش ماوەیەکمانەوە و دوایە کۆچی دوایان کرد بەداخەوە جێگەیان باشتە ئینشاءڵڵا ئینشاءڵڵا خۆی گەورە بە بەهشتیان شادکە بە دیاریکراوی و چارەسەرانی ئێوە دەیدەن بە نەخۆشی کۆڕۆنا و ڤایرۆسی کۆڕۆنا بە دوایی لە دوایین لێکۆڵینەوە هەروەکو تازەش بینەرانی کەناڵی پێیان بینیان کۆمەڵە دەرمانی نوێ دۆنجراوەتەوە ئێوە چی بەکاردێنن کۆمەڵی دەرمان ئەو دەرمانەیە کە ئێستا بەکار دۆزرایەوە ئێمە ئەو ماوەی 3 مانگ 4 مانگە هەن ناوە دەرمان بەکاردێن ئەوەی کە ئێستا دەرن لە رووسیا لە نەخۆشخانەکانی رووسیاوە بڵاوکرایەوە بەڕاستی ئێمە هەتا بە خۆتان دەزانێت ئێمە لۆکو نەخۆشخانە ئێمە مرتبطین لەگە بەڕێوەبەرایەتی گشتی تەندروست ئەویش مرتبطە لەگە وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێم وەزارەتی تەندروستی حکوومەتی هەرێمش بابرێن لەگە WHO ڕێکخراوی تەندروستی جیهانی و لەگە وەزارەتی تەندروستی عێراقی فیدرال کەواتە هەر بابەتێک و هەر چارەسەرێک کە بێتن نوێ بی حتا ئەوان وەکو برێ فەرمانێکی کارژێڕی و لە هەموو عێراق پابەند نەبی و لە کوردستان پابەند نەبی ئێوەش ناتوانین لە خۆمانەوە دەرمانانە بەکاربینین بەڵام تەنها ئەم دەرمانە هەیە زیاتر ئەوانەی تر ئێمە هەموو بەکارماهینەوە ئەوانەی کە لە سایت و ئەوکان هەیە بەکاردێنین بەس ئەوەن هەتا ئێستا خۆی حەقیقەت و ڕاستەکەی خەڵکی خۆمان دەی بزانی ئەم ڤایرۆسە تا ئێستا چارەسەری نییە و کوشندەیە و هیچ چارەسەرێکی نییە تا ئێستا ئەوانەی کە توش بوون زیاتر بە دیاریکراوی ئێوە تۆکاری توشبوونیان بۆچی دەگەڕێنەوە تا هەبووە لە خانەوادەیەکە لای ئێوە چەند کەسێک بن و هەمووی بەوەی خانەوادەوە یاخود بە دیاریکراوی کێشەی توشبووان چیە و لە چیوە توش بوون بڵێ خۆی دەتوانم برێم ئەوانەی کە من هەموو ئاگداری ڕۆشی هەموو نەخۆشەکانم هەندێک نەخۆش بابرێن لە خێزانێک توش بە دەبینی خۆی توش بۆ خێزانەکەی توش نەبووە منداڵێکی توش بووە یان ئەوتە لە خێزانەکە کەسێک توش بووە دوای هاتێک خێزانەکەی کە بەرکەوتە بووە هەمیان لێرەنا هەمیان توشی کردیە ئەو شتانە بە دیارکراوی زۆر لەو بابەتانەمان هەیە باشە بۆچی لە خێزانێک یەکێک توش ئەبێ یەکێک توش نابێت کاتێتەوە بە پێی لێکۆڵینەوەکانیەوە
بەپێی لێکۆڵینەوە هیچ دەتوانم برێم لەوانەیە ئەو کاتێ ئێمە ئەو نەخۆشە کە سامپل وەردەگیرێ ئەم کەسە ئێستا بارۆرە دەکەی بۆ شێوێنیە کە توش ببی لەوانەیە پاش هەفتەیەک ئەگەر دیسانەوە سامپل وەرگێ وەرهاش بە لایمە چونکە ئەمە نمونەمان هەبووە کە چەند کەسێک لە خێزانەکە توش بوونە بەڵام کەسێک لەم خێزانە توش نەبووە پاشەوەی کەرەنتین کرا لە چاردەمی ڕۆژ کە فەحسی لۆ کرا ئەویش پۆزەتیڤ بووە هاتە نەخۆشخانەمان ینی کەواتە بەرکەوتن لەوانەیە ڤایرۆ لۆ دەکە لەوانەیە ئەو ڕوا پیشان نەدا ئەو لەوانەیە دووسێ کە لە خێزانەکە پیشانی بدا کە بابرێن ئەوەنە و لەوانەیە پاش هەفتەیەک لەوان پاش دە ڕۆژێک لەوانەیە فەرقی هەبی پەیوەندیم پێوە دەکرێت زۆرجار دەبیستین خەڵک هەیە توش بووە لە ماڵەوە خۆی کەرەنتین کردووە خۆی ئایا لە ماڵەوە بوون ئەمە چارەسەر دەکرێت یان کەسێک نیشانەکانی لە خۆی بەدی کردووە پێویستە چی بکە هەر کەسێ نیشانەکانی لێ بەدی کرا جارێ لە ئێستاوە هیچ بڕیارێکی وان نییە لەلایەن حکوومەتی هەرێمی کوردستان وەزارەی تەندروستی کار کەسێک توش بوو لە ماڵەوە خۆی کەرەنتین بکە من ئاگاداری کەس نیمە کە لە ماڵەوە بی خۆی کەرەنتین کردبێ ئیلا ئەگەر بە حالەتێک کەسەکە ئەو بابرێن ئەم زانیارەی لە حکوومەت و لە وەزارەت و لە بەڕێبەرایەتی گشتی تەندروستی و لێ شار بیتەوە لەسەر مەسئولیاتی خۆی ئەمەی کردبێت دەکرێت و باشتر وایە نەخێر ئێمە مەسئولیت کەس لە لایمە مەسئولیاتی نییە چونکە ئەمە شتێکە علاقەی بە شخصەکە تەنها شخصەکە نییە ئەمە شتێکی گشتیە یعنی چۆن لە ماڵێ بیخۆم ئەو بەس بەرپرسی لەسەر جیانی خۆی بەرپرسە لەسەر جیانی ئەوەی کە لە دەوروبەری مەترسێ لە جیانی دەوروبەری بڵێ ژووری ئۆپراسیۆن کۆمەڵە بڕیاری دەرکردی و قەدەغی لە کاتژمێردا لە شوێنە گشتەکانەوە دەرخستیارەوە کوتاکە باسم کرد ئەمانە تا چەند هاوکار دەبێت بۆی کە ڕێژەی توش بوون لە شاری هەولێر کەم بێتەوە بەڵێ من ئەگەر یعنی ڕای من ڕایەکی وەردەگری بەڕای من وەردەگری ئۆپەراسیۆنی تازە ئەم بڕیارەیان دەرکرێت دەستخۆشیانی دەکەین کەم تازە بەڵام هەز دەکەم دەبا زووتر ئەو بڕیارەیان دەرکردبان نەک لەم کاتەی ئێستا و ئێستاش باشە دەتوانین برێم کاتەکە بەڵام لە ئێستادا هەولێر لە قەیرانێکی تەندروستیدا ڤایرۆسەکە دەتوانن برێم ئێستا زۆر تەشەنەی کردیا چونکە ئەو چەند ڕۆژەی ڕۆیشت ئێمە زیادبوونی ڕێژەکانی نەخۆش گەرەک زۆر بوو